فەوجێکی حەشد لە کەرکووک پێکهێنرا کە ژمارەیە کەسی کورد سەرپەرشتی دەکەن. فەوجەکە لە 150 چەکدار پێک هاتووە و لە سنووری گوندی چەخماخە کە دەکەوێتە نێوان قەزای دووبز و شاری کەرکووک جێگیر کراوە. فەوجەکە کەسێک فەرماندەیی دەکات کە پێشتر لە سوپای عێراق بووە و دوای هاتنی داعش لە هێزەکانی هەشتا پلەدار بووە و ئێستاش بە هاوکاری چەند کوردێکی دیکە ئەو فەوجەی پێکهێناوە. لە مەراسیمی ڕاگەیاندنی پێکهێنانی فەوجەکەدا چەند فەرماندەیەکی لیوای 16 حەشدی تورکمانی ئامادەی بوون. ئاشکرایان کرد هەوڵ دەدەن ئەم فەوجە فراوانتر بکرێت بۆ لیوایەک یان دوو لیوە. وەکو کاکە عیمادی ژووتی ئەمە سەرەتاکەیەتی وردە وردە بەسەر زۆربەی ناوچە کوردیەکان بە تایبەت دیەکانی دەوروپشتی کەرکووکەوە خەتەری داعشی لەسرە لام وابێ هیچ دەیەک نییە خەتەر داعشی لەسەر نەبێ بەڵاوی پێکرێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی خۆی لەبارەی پێکهێنانی فەوجە کوردەکەی حەشدی شعبی لە کەرکووک ڕادەگەێنێت. وتەبێژی مەڵبەندی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان بێئاگای یەکێتی لا پێکهێنانی ئەو فەوجە کوردەی حەشدی شعبی ڕادەگەێنێت و دەڵێت بە هیچ شێوەیەک یەکێتی پشگیری لەو هەنگاوە ناکات. وتەبێژی مەڵبەند ڕاشی دەگەێنێت کە پێکهێنانی ئەو هێزە لە کەرکووک کێشەکانی قوڵتر دەکاتەوە و بەرەو ئاڵۆزی زیاتری دەبات. تەکیدش دەکاتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پشگیری لە هەموو هەنگاوێک دەکات بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەرقەرارکردنی ئاشتی و ئارامی لە شارەکەدا. ئێمە بە ئێوە هەموو لایەکی ڕاگەیەنین کە دوور و نزیک یەکێتی نیشتیمانی کوردستان و مەڵبەندی کەرکووک ئاگاداری ئەو بابەتە نییە. هەر هێزێکیش دروست کرێ و هەر هێزێکیش یەکێتی دروستیکە لە چوارچێوەی دەستور و یاسایە ئەبێ و هەروەها بە ئاگداری هەموو لایەنە کوردستانیەکانە بێ. بۆیە ئێمە وەکو یەکێتی دوور و نزیک ئاگداری ئەو بابەتەنین. دەمە کێشەکانی کەرکووک قوڵتر دەکاتەوە و ڕێگە ڕاستەقینەکە نییە، چونکە کورد خۆی هێزی هەیە، هێزی پێشمەرگەی کوردستانی هەیە، هێزی ئەمنی دیاریکراوی هەیە و لە چوارچێوەی مەنزومەی بەرگری و ئەمنی عێراقدایە. بۆیە پێمان وایە ئەمە جۆرێک لە جۆرەکان کێشەکان ئاڵۆزەکان نەک بەرەو چارەسەرکردنی